یاران ڕاپەڕین، یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئەمە ئەمڕۆ گەرەکمانە کۆبەندێک بکەینەوە لە دوو دیبەیتەکەی ڕابردوو، چ ئەوانە کە لەسەر قسەکانە دکتۆر کەریم سەنجابی بوو، و چ ئەوەی کە دوێکە من بە خوێندنەوەی مەقالەیەک لە کابرایەک کە ئوستادیاری دپارتمنتی کینگز کالەجی لەندەن بوو دەرمۆرد ئاریایی. ئەم دیبەیتێمان کۆی هەرتک مەطلبەکە بە سوورەتێکی فشوردەوە کۆبەندی کریاگ ئەداتە بەرنەزەرە یارانە کوردەوار و یارانە ڕاپەڕێنە کوردەوارە سەربەخۆ. من دوێنێ وەسیەتنامەیەکی شێخ عەلایالدینە سەراجددینی نەقشبەندیم دانیا، سەرفەن بۆ خاتری ئەوەی کە بە ئێوە سابت بوێت ئەو ڕەسمولخەتە کە پێی نووسریاگە و بەعدەن کولەن پاک بوو تحتە ناوە تەتەورکردنە پێنووسە کوردی. لە ڕاستای تەوتە ئەبوو ئێوە بابزانن دوشمن دائیمەن لە شکڵە دێ و جامە نایێت بۆ ئێوە. دوژمن لە شێوازە دایک و باوکتان بۆتان تێت، دوژمن لە شێوازە دۆست بۆتان تێت، دوژمن دائیمەن بە زەرق و بەرق ئەتان خەڵەتێنێ، دوژمن دائیمەن لە پشتە خێرخوازی نەسیحەتتان ئەکا و تووشی نابودیتان ئەکا. ئەمەی کە ئێمە هاتبین بەر لەوەی کە زوانێکی یەکگرتوومان دروست کردوێت، تەماشا بکەن یەکێک لە ئستدلالاتێ کە ئەوانەی لە پشتە زوانە فاسۆمی بەناوە کوردیە پاڕاوی سیاگن کە تا دەهەهای ئەخیریش و ساڵەکان ڕابردوویش ئێوە شاهد بوون کە عیدەیەک بەناوە نخبە و نخاڵە لەم حکوومەتە حەلیمە بە شوێنە دروستکردنە زمانە یەکگرتووە کوردی بوون. ئەمە دوو پەیامی واتیە. پەیامە ئەوەڵ ئەمەسە کە ئەم ئومەتە کوردیە بە درێژاییە ئەم مێژووە نەخوێندگێسی نەنووسیگیە نەبیری کردگەسۆ نەفەرهەنگی بووگە و نەحیچ کارێکی کردگە. ئەگەر واسە کەواتە ئێمە مشتێ بەڕبەڕێ وەحشین یەهەو داکەوتگین. ئەگەر نە ئێمە مەردمانێکی متەمەدن بووگین دەرنەتیجە علم دانش هونەر تەفەکر لە ئینحسارە عیدەیەکا بووگە کە ئەمانە بە گۆستەرەیەکی جغرافیایی ئەم علم و دانشیانە بڵاو کردگەسۆ، ئەم علم و دانشیانە خۆ بە زمانە ئیشارە بڵاو نەکردگەسۆ، هەم ڕەسم و خەتیان بووگە هەم زوانێکی یەکگرتوویان بووگە کە عولەما زاناکان لە یەکتری تێگەیگن. ئەگەر تا ئیستە ئەم مەقولەیە کە من وتم بۆ ئێوە بوو بە پرسیار، ئەوجا سوعالە گەورەکە ئەمەسە بەر لەمەی کە ئاغای فاسۆم بێت ئەم ئومەتە کوردیە کە بڵاو بووگەسۆ بەم سەرزەمینە کوردەوارە بە درێژاییە ئەم مێژووە چۆن توانیگەسی لەگەڵ یەکتریا پەیوەندی بگرێ. ئێمە چۆن توانیگمانە بزانین ئەحمەدی خانی ێژێکی و ئەحمەدی خانی بەچی بیری کردگەسۆ، چۆن بیرەکانی نووسیگە. تۆ لەگرا ئەخۆیتە داوە ئستدلالێکی تر. ئەو ئستدلالە کامە ئستدلالە؟ ئستدلالێکەوە ئەمسالە هەژار تێرنی. ئستدلالە ئەمسالە هەژار ئەمەسە لەسەر هێژەمۆنیە. ئەلبەتەم کەلەمەیە هێژەمۆنی لەگرا غەڵەتە بەکاری بۆی، چون کەلەمەیە هێژەمۆنی کەلەمەیە متەئەخرە. دروستکریاگە دە سانتۆنیۆ گرامشیە ئەم ئەتوانێ بێژێ لەسەر سەیتەرەی کولتورە عەرەب و زوانە عەرەب و علمێ کە بە زوانە عەرەب بووگە، کەسانێک کە سەواد فێر بووگن و کەسانێک کە لە مەنزەر داناییە کاریان کردگە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە، ئەمانە بۆ خاتری ئەوەی سەوادەکە بە ڕۆخی یەکتری بکێشن لە مستەڵەحاتە عەرەبی ئیستفادەیان کردگە.
ئەمە دەورانێکە کە ئەسڵەن زوانێکی دیش بەناوە زوانە فارسی نییە. متأخرەن ئەم زوانەی کە ئەمانە شناسنامەکەی ئەگەڕێنەوە بۆ خوراسانە گەورە، ئێستا تاجیکیەکان پێژن تاجیکی کە فەرقی هەیە لەگەڵم یەدیشە فارسیە، فەرقە. ئێستا ئەفغانیەکان پێژن دەری، و لە تەی 100 ساڵە ڕابردووە بە هاوکاریە نظامە جودۆ کریسیانەتی گەرەکیان بوو بیوەنە ژێرە ئەم هێژەمۆنیە. گو ئینکە خەڵکە تاجیکستان لە کاتە اتحادە جەماهیرە شەورویە نەچووە ژێر بارە ئەوەی کە زوانیان پێناسە بکرێ بە ناو زوانە دەری، ووتیان فەرقەکاتەکە دەریە، ئێمە تاجیکی قساکەن وە فەرقەکە، بۆیە تۆ زوانە تاجیکیت هەز. ئیسە سوعالە گەورە ئەمەسە، ئێوەیە کە ئیدعا ئەکەن ئێمەی کورد هەزاران ساڵ تاریخمان هەز و ئیدعا ئەکەن کە زوانێ بەناوە زوانە کوردی مەوجودە و ئەم زوانەی کە ئێمە قسەی پێ ئەەکەین کوردیە، چۆنە کە ئێوە گەرەکتانە لەم 100 ساڵە ئەخیرە زوانە یەکگرتوو دروست بکەن؟ چۆن زوانی یەکگرتوو نەبووگە؟ ئەی جاران چۆن ئەمانەی کە عالم بووگن، زانا بووگن، دانشمند بووگن، عارف بووگن، چۆن ئەمانە شعران وتکە، ئەندێشیان کردگە، کتابەتیان کردگە، نامەیان نووساگە، بەچی کردگیان ئەم کارە؟ خب چی پێژی ئەو زوانەی کە ئەمانە قسەیان پێکردگە، ئەو زوانەی کە شێخ عەلاءالدینە سراجدینیە نەقشبەندی، ئەو زوانەی کە ئەحمەدە خانی، ئەو زوانەی کە تەمام ئەمانەی لەم سەرزەمینە ئێمە قسەیان پێکردگە وەشتیان نووسیگە، چی پێژی؟ کۆر عەرەبی چی پێژی؟ چۆن تۆ ناوی ئەم تەنەنیاگە ناگەهان ئەپەڕیت و ئێژی نەمان بووگە و ئیستا تۆ بە حکوومەتە حەلیم تۆ مشتێ نخبە تۆ گەرەکتە زمانە یەکگرتوو دروستکەی. تۆ وەڵام ئەم پرسیارە نادەیت، تۆ ئەسڵەن ئێوە لە پرسیار بەرین، ئێوە ئیشی یەکێ بێت کارێکتان بۆ بکات بیخاتە گیرفانتان ئەو بێژە کارە ئێوە بووگە، بێرن یەک پرسیارتان دروست کرد بێت. کارمەندانە کۆرپۆریشنە منتەقە، کارمەندانە داگیرکەرانم سەرزەمینە کوردەوارە بە ناوە ڕووناکبیر و ڕۆشنفکر و شاعیر ڕۆژنامەوان ئوستادی دانشگا، بێرن یەک دانە پرسیارتان دروست کرد بێت، یەک پرسیارە گەورەی فەلسەفیتان دروست کرد بێت، دروستان نەکردگە و ئەمما تێنەوە سەر ڕسم و خەت. من کارم بە من یە کە تۆ ئەم ڕسم و خەتە ئیستا گەرەکتە تەکمیلیکەی تەکمیلی نەکەی باشە خراپە، ئەما ئەو ڕسم و خەتەی کە تۆ بەم نووسینی مسەوەتە کورتە داتنیاگە زمان ئێمەیشی شێوان دەگە. ئێمە نایژین خوایشت، ئێمە ژین خایش، ئێمە ناژین ئیعتبار، ئێمە ژین ئیعتبار، ئێمە ناژین ئیتاعەت، ئێمە ژین ئیتاعەت، ئێمە ناژین ئیستیقلال، ئێمە ژین ئیستیقلال. تەوەجۆت کرد ئەم ڕسم و خەتە بۆ دانریاگە، بۆ ئیمڕۆ تەحتە ناوە پەرەپێدانە بە ڕسم و خەتە فاسۆمی، زوانە فاسۆمی، دام و دەستگای بۆ دروست ئەکرێ و ئیدەیەک ئینسانە جاهل وا لە توولە عمریە یەک پرسیاری دروست نەکردگە. ئەژێ من ئەم زوان مەگەرەکە کورە تۆ ئەو زوانت بە ئەندازەی کافی، بە ئەندازەی وجودە سەخیفت فێربووگی، بێرە بزانم تۆ ئەم گشتە زوانە فاسۆمیە فێربووگی یەک جملەی واتیا معنایەک بدات، یەک پرسیاری واتیا بە کەڵک بێت، یەک پرسیاری واتیا حەوزەی بیرکردنەوە و ئەندیشە بێت. نە، دەی تۆ ئەم کارە بۆ ئەەکەی؟ تۆ تەحتەنام ئەمەی کە کورد بەدبەختە و بێچارەس و یا ئەمە فاجعەیەکی گەورەس، ئەمە تۆ استخدام کریاجی ئینسانە کوردە فەقیر وان نازانێت، وان نازانێت نابوت بێ. ئەزانی ئەمانە بۆ وانە، ئەمانە وەختێ وتم ئیستعمارە بریتانیا چوو هندوستانی گر لە بەمبەئی بینایەکی یەکجار گەورەی بۆ فەرماندەهی خۆی دروست کرد، لەبەرەوەی ئینسانە هندی وەختێ تەماشای بینای بەمبەییەکە ئەحساسی حقارەت بکە،
تەمامی ئەمانە وەختێ بۆ ئەوەڵین جار قاچیان خستووەتە ناوە ئەستەمبوڵ، قاچیان خستووەتە ناوە بەغا، قاچیان خستووەتە ناوە خیابانە وەلی عەسرەتاران. ئیحساسە و حقارەت تەواوی وجودیانی گرتگە. زەرق و بەرق و عەزەمەت و ساختمانە بەرز و ژنە زەریف و وا مەحەل لە سەگ بە ئەمانە نادێ ئینگار نە ئینگار ئەم مەوجودە لە ناوەم قەرەباڵغیە. ئیحساس حقارەتێکی تەواو وجودی ئەگرێ. و ئەم ئیحساسە حقارەتە وا لە ناوە وجودە تەک بە تەکە ئەمانە. ئەمانەیشێ بێن جواو بدەنەوە. ئەوانەی وا لە پشت زمانە کوردی خۆیان شارداگەوە شاردگەسۆ. ئەوە پەیمانە حەیدەری وەتی زوانێک بە ناو زوانە کوردی مەوجود نییە ئەمە تەوتە ئەو خیانەتە بە ڕۆحدەی ئوممەتە کوردی و بەر عەلەیه ئوممەتە کوردی. ئەوەی فەکت و سەنەدی واپێ بەجێی دەم درێژکردن، بەجێی ئەوەی کە بکڕوزێتەوە، بەجێی ئەوەی کە قسەی مفت بکات، بێت لەم حەوزە سابتی بکات زمانە کوردی مەوجودە. ئەمە یەک سابتی بکات بەر لە ئەوەی کە ئەم گەرە کێسی تەلاش بکات زمانێ یەکگرت و دروست بکە. ئەم ئوممەتە کوردیە ئێمە بە کامە زمان قسەیان کردگەتە یەکتریە، بە عەرەبی، بە فارسی، بە تورکی، بەچی بە کامە زمان قسەیان کردگەتە یەکتری. چۆن مراوداتیان بووگە و نامەیان بۆ یەکتری نووساگە و مەکتوباتیان بووگە و ئەندێشەیان کردگە و بیریان کردگە سۆ. ئەم وەسیەتنامە کە من لە شێخ عەلایدینە نەقشبەندی دامنیا چه زوانێکە؟ چی ئەم زوانە؟ چۆن ئێوە لەم زوانی منەیسە تێناگەن؟ پس ئەوانەیەشێ بێن جواو بدەنەوە. زوانە یەکگرتوویە ئەمە چیوگە؟ قەبلەن تا قبل از ئەمەی کە ئەمانە هەنووز نەیانتوانیگە زمانە یەکگرت و دروستکەن، هەنووز نەیانتوانیگە. لەگرا یەک چت دەرەکەوێ و یەک چت بە زەقی دیارە. سڕینەوەیە مێژووی ئوممەتێک بەچی دەست پێ ئەکا؟ خەت و زمانە کتابەت ئاخرین سەنگەرێکە کە تۆ ئەتوانی لە ملەتێکی بسێنی لەبەرەوەی هۆویەتی پاککەیتۆ. ئەبعادی سڕینەوەی شوناسە کوردی ئەوەندە ئەبعادێکی وەسیعە کە وەختێ ئەگاتە سەرە ئاخرین پلەکەی کە ڕسم و خەت و زمانە کتابەت بێت لە تایف الحیەل دەست پێ ئەکا. تۆ ئەمێنی اتفاقاتە بەعدی لەم ڕاستاکەوێ. ئەو وەسیەتنامە کە من لە پەیجەکەی خۆما دامنیاگە و شێخ عەلایدینی نەقشبەندی نووساگەسی بیدەنە دەسە کابرایەک کە ئەم زوانێ کوردیە ئێوەی ژنی نایزانێت ئەی خوێنێتۆ. با بزانن تۆ هەر لەم ڕسم و خەتە کە شێخ عەلایدین بەکاری بردگە، مەسەلەن وەختێ گەرەکی وگە بنووسێ گوڵ گێ لێی نووساگە، گێ لێ هەر ئەو جۆرەی کە ئیمڕۆ ئەو زوانەیە دیشە فارسیە ئەنووسێ گێ لێ. وەلێ تۆ ئیمڕۆ هاتگی یەک دانە vێت خسکەسە بینی، یەک دانە حەفتی خسکەسە قەی، ئەمە کولەن متەفاوتی ئەکات تەکە ئەوەی کە کاورا دزیگێسی لە ئێمە. ئەو بەڕاحەتی ئەتوانێت تەمامە متونە ئێمە بوات دەستکاریە حروفە ڕەبتەکەی بکە و بێژێ ئەمانە فارسین وەکو ئاوی خواردن. ئەوەیشی کە ئێمڕۆ لە دایک ئەوێ تۆ پێ ئێژی کوردە قەومی ئیتنیکی ئەم قاڵا و حەفت و ئەمانە ئەوێنێت هەرچی زەخیرەی تاریخی ئەمە سەیدا بەمانە ئەیوەن. ئەمیشە کێس معلوم نییە کێس. دیسانەوە بڕۆنە و نامەی شێخ عەلایدینە سەراجەدینی بوێنن. لەگرا جنایەتێکی گەورە بۆ ئێوە دەرەکەوێ. جنایەتێک وا ئەمانەی تەحت ناوە زوانێ پاڕاو، زوانێ فاسۆمی دەستیان کرد بە سڕینەوەی شوناسە ئینسانە کوردی و نابودیان کرد. دەستیان کرد بە حافزەی مشتەرەکە تاریخی ئینسانە کوردی و ئوممەتە کوردی لەم سەرزەمینەوە نابودیان کرد.
و هاتن لە گرەکیان و هەرچی زیاتر اختلافەکە دەربکەوێ میلەتێکی نەبووگی فارس ئێرانێکی نەبووگ زوانێکی یەدیشی فارسی نەبووگ لە پڕێکا بوو بە بووگ و بۆ خاتری ئەمەی ئەم بووگی ئەمە دەرکەوێت مەشایە زوانە کوردی دروست کریایە قەومە کورد دروست کریایە و بعد ڕسم و خەتێ زمانێ کوردی دروست کریایە تا ئەمە فەرقی بکردایەتە کە ئەوە ئیستا ئێمە بەم زمانێ کوردیە کوێمان واوە دەسەوە مۆقریان سلێمانی هەولێر گەرمیان وەلێ بە گیانتان ئیلام نایێت وەلێ بە گیانتان مووسڵ نایێت وەلێ بە گیانتان تەمامە ئەم سەرزەمینە چوو کەس نایێت تازە هەر لەم حەوزە کامێرانی نایێت سنەیی نایێت قوڕوەیی نایێت نایە لەبەرەوەی نایزانێ نایە ناڕواتە ناو ئەم زەمانێ ئێوە ناچێتە ناوی باشە تۆ لە خۆت سوعال ناکەم حیزبی دموکراتە بۆ ناتوانێ مەرزی ئەم کوردستانەی کە خود مختاری گەرەکە دایبنێ بۆ ناتوانێ کوا ئەم مەرزی حەلیمی کوردستانە وا یەکێتی و پارتی پێشمەرگەی بووگن کوا مەرزەکەی کوا سنوورە ئەم کوردستانە قەومی ئیتنیکیە کوا ئەمە وا تۆ زەمانەکەی و دروست کردگە زەمانیە کوردی کوا سنوورەکەی تا کوێز تا ئەوەی کە خەڵکی فاسۆمی قساکە پس تۆ وێنی ئەمانە سنووریان نییە معلوم نییە هەر وەکو زوانەکە کە معلوم نییە لەکوێ دەریان هاورد سنوورە ئەم مەردەمە کوردە قەومە ئیتنیکیە معلوم نییە کوێز یەکێژە وڵات تا سنەس یەکێژە نەوەڵا کرماشانیش با بکەینە کورد وەڵا کرماشان کوردی پلاسیکیە ئەمانە بگونەوە مەسنەدە کوردایەتی ئامدانەوەیان پێکردگەنە لەبەرەوەی کاورای وڕماوایی بێژێمانە کێن تۆ کێی پس من ئەو تەوزیحەی کە دامنیا وەسیەتنامەی کە شێخ عەلاءالدینە نەقشبەندی داینیاگە مهمە وەکو سەنەدە تاریخیەک هەڵی بگرن ئەمانەیشە بین جواو بدەن و زمانێک کتابەت و زمانێک ئەم ئومەتە کوردیە بە یەکۆ قسەیان کردەگە کوێ بووگە ئەمانەی کە ئیدعاکەن ئێمە زمانە کوردیمان هەست گستەرەیە جوغرافیاییە سەرزەمینە کوردەوار بەچی مشەخەسەکەن بەچی بە زوان با چۆن لەکێ کووردە دەخواوە قسە ناکە ناڵێ ئەڵێم و نەڵێم و داکەم و داناکەم و هاتووەتەوانی و چووەتەوانی و نایژی وا نایژی چۆن نێژی دەی ئەمە لە ناوە نەقشەی ئێوە هەسیانە تۆ ئەوێنی ئەم تەوتە ئاخرەکەی کە خڕی بکەیتەوە هەولێر و منتەقەی سۆران و هەزار دانە تەپسەرە بەشکم گەرمیانیشی تێ بکەوێ حتا منتەقەی موکریان و بێرە ئەم لاوە فرە هونەر بکە بگاتە سنە کە ناگاتە سنە ناگاتە سنە بە تۆ چۆن بەمەێژی زەوانێ کوردی کێوت کەسی تۆ بەمە بێژی زەوانێ کوردی لە کاتێکا تۆ مەموزینەکەی ئەحمەدەخانی بە دەسە بابایەکی کرماشانی ئەمڕۆ کە مەتنێکە ئێشێ 400 ساڵە پێش نووسراوێ مطمئن وە 170 تێگە 170 تێگە ئەوە مەتنە فارسی جەدیدە وا گشتی کۆپی و جەعلە مەتنە 700 ساڵە پێش و ئەمڕۆ تەکی یەکتریا فەرق ناکە وەگەنە و مەتنە ویلیام شێکسپیر فەرقەکە تەکی ئینگلیسی ئەمڕۆوە بۆیە ئەگەر بابایە کرماشانی حاڵی ناوێ لە ئەحمەدی خانی لە 30% کاملەن تەبیعیە کاملەن تەبیعیە کە حاڵی ناوێ بەڵام تۆ مەتنە حەجارێ مۆقۆریانی بە دەسە دانەی کرماشانی و حاڵی ناوێت چی نووساگە تێ ناگەی چی نووساگە نافەهمی
ئەمانەیەشی بێن جواو بەنە ئەم وەقە لە پشتە دەوڵەتە ئێرانی ئەیکەن بە نامێک زۆوانیە کوردی شۆ ناسیە منە زۆوانیە کوردی ئەمە تۆ ئەیکەی سەرزەمینە ئێمەی نابود کردگە مەرتیکە ئێوە فکرتانە کرد لە ناوە ئەم سەرزەمینە مامۆسانە و بوونە کەڵەشێر ئەتان قوولان ئەوە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ هاتکە یەک پیاکتانتیانیە دەمکاتەوە کامەتان ئێمە ئیدعای فازڵیمان کرد نەوتمان دانشمەندی نەوتمان دۆکتۆرین نەوتمان فارۆقە تەحسیلە دانشگای یاڵقوز ئابادە فڵانە جێگەین بەڵام کامەتان فرە ئەکادمیسیەنە فرە ئیتر ئەکادمیسیەنی لێی دەرتێت کار نە لە تەحسیلات بەڵکو شیافی کردگەسە خوایی بێت لەم ڕاستا قاچ بخاتە مەیدان و جواوە ئەم مردمە بداتەوە ئەم مردمە کە ئێوە لە نابودکردنی سەحمێکی گەورەتان هەست تۆ ناتوانی مەرتیکەی جاهل وەختی جاهلی وەختی دەهاتیت وەختی عەقەبماندەی هەڵگەڕێیتۆ بۆ حەوائج خۆت بۆ شەهەوات خۆت ملەتێ معامڵەکەی و پیاخاز ویت مۆ زۆمانیە کوردیە پارێزم زۆمان تۆ بڕۆ خوات بپارێزە تۆ بڕۆ وجودە سەقەت خۆت بپارێزە زۆمانیە کوردی ئەپارێزم تۆ بەم کوردیە قساکەی تەعەفون لە دەمەتێتە دەر ئێژی سەرم منهۆریان لاداگە ئەم ملەتە هەزار پارچە نابود بووگەی ئێمە دەرنەتیجەی کارە کەسیفە ئێوەس کاورای سەخیف ئێوە باعث بوون پس ئەم تیکە خەیلێ مهمە ئەم زوانە زۆوانێ فاسۆمیە و فاسۆمە جوولەکە دروستی کردگەوە ئێمە زۆوانێ کوردیمان نییە یەک زوانمان بووگە زوانە کتابەت بووگە ئەوەسە وا شێخ عەلاءالدینە سراجدینیە نەقشبەندی پێی نووساگە ئەوە زوانە گۆرانیە ئەوەسە ئەوە زوانە کتابەت و زوانە علم و زوانە ئەندێشەی کوردیە و هەنە ئینسانە کوردیە کۆنفەرانسیە دەگێڕین زمانیە یەک گرت و دروست ئەکەین مشتی ئەحمەق بچن هەر لەم ئەحمەقانەی جەدیدیان توڕەهاتیان بە ناوی ئاسارە ئەدەبی بێرن بیخوێنە حاڵتان خراوە وێ کورە کاورایان بەرگەسە تەلەڤیزیۆن فەرق بەینە پلە و پەیجە نازانێ پلە و پەیجە پلە بە ئینگلیسیەکە وێتۆ ستەپس پەیجە وێتۆ لەدەر هەڵەگەڕێت توێژێ پەیجە پەیجە قای پەیجە پەیجەکەنە ناو چاوت تۆ ئەم تەفاوتە نازانی بە خۆت ێژێ ئەدیب یا ئەو بەختیار عەلیە قەسیدەیەکی نووساگە بە ناوە قەسیدەی نیشتمان من وەخت ناکەم ئەنا تێمە سەری شیر و پیڕی ئەەکەم مەرتیکەی ئەحمەق جاهل تابزانم ئەمە شیعرە ئەمە توڕەهاتە ئەمە چییە مەرتیکە نووساگێسی زۆوانێ فاسۆمی ئەمە داستانە ئەوەڵ بوو ئەمە نیشان ئەدات تا چه میزان کاولکاری لەم سەرزەمینە ئێمە کریاگە کە ئەم مردمی ئێمە ئیمڕۆ حاڵ و ڕۆژیان ئەمەسە عیدەیەک لەو تارانە و لەو بەغا و لەو ئەنکارە پاڵیان داگەسۆ پێ ئەکەنن بە ڕیشە ئومەتە کوردی مشتێ بەچ جوولەکەی بن جوولەکە سوارە ملە ئەم سەرزەمینە بووگن و ئینسانەکانی خەریکن ڕۆژ بە ڕۆژ نابووتر و کاولتر و فاسدتر ئەکەن تا زیاتر دەستەمەوە ببن بە قەوڵە خۆیان سەڤیلایزد ببن ئەمە مەسئلەیە ئەوەڵ بوو ئەمە مەسئلەیە دووەم ئەوەی کە من دوێکە بەحسم کرد وە کابرایەکی بە ئەستڵاحە خۆی ئێرانی هات سابتی کرد کەلەمەی ئێران تەوەهۆمە هیچ ڕەبتی بە سەرزەمین و خاک نییە کەلەمەی ئاریا تەوەهۆمە هیچ ڕەبتی نییە جوولەکە ساختەس کۆنت دۆگۆبینۆ ساختەس وەلێ ئەمانە کریانە حەقیقەتە ماحز ئەو وتی بێجاسازی بێجێگەکردن وتی شای ئێران هەڵگەڕیاوە وتی بابە جێگەی ئێمەم خاوەرە میانە نییە شتبایی خریاگی ناگرا ئێمە مەشێ لە دڵە ئەوروپا وایەنە لای
قەوم و خوێشە ئەوروپاییەکانمان ئاوا ئەو مردمەی پێشێت وا مردمە کوردی ئێمە بوو بێشوناسی کردوتی فارسن بێ هۆڤیەتی کردن بێجێگەی کردن بۆیە تۆ ئەمڕۆ ئەوێنی کاورا هار بووگە سیلیکۆنا لە خۆی هار بووگە گەلەکی وەکو غەربی ڕەفتارکە کورە هار بووگە لە بەرنامەی بفەرمایت شامە من و تۆوە ئەجە ڤاین میخەڕی ئەتۆ واین خۆری شەراب خۆر بووگی تۆ زانی شەراب چۆنە مەحزە ئەوانەتەن وا نازانن ئەووەڵەن لە دەستگرتنە گڵاسە شەرا و تەمرینی گەرەکە تۆ ئێشە بزانی چۆنە گریتە دەسەوە لە هەر مەحفلێکی ئوروپایە گڵاسە شەرا و گرتە دەسەوە زانێت تو ئەم کارە نییە ئێشە بزانی شەرا و چۆن تامکەی وەلە کاورا چێتە ناو بەرنامەیە منە تۆ بەفەرمای شام کە کۆپی کریاگە لە بەرنامەیەکی ئینگلیسی بەنامە کام داین ویت می کلاس ئەفرۆشێتەوە بە کاورایەکی بەدبەختی قەومی ئیتنیکی کوردوا لە مەهیوان و دانیشکە لە دیواندەرە دانیشتکە لە نەغەدە دانیشکە لە ئیلام دانیشکە لە کرماشان دانیشکە کلاسی پێفرۆشێتەوە بەڕاستی و فارس قسە قەفەوە و بەڕاستی زۆر تێگەیشتون و بە چی تێگەیشتووە بە کی بە کامەشت تێگەیشتووە مردمێ بێ هۆڤیەت کریاگە بێ دایک و باو کریاگە بێ شوناس کریاگە بێ حافزەی تاریخی کریاگە کاورا هیچ تەفسیرێکی لە خۆی نییە مشتێ تۆ ڕەهات و وەهمیان کردگەسە ناوە زەهن ئەم ئینسانە و پێیان وت کە تۆ ئینسانێکی ئەمیتە هەر لەم ئێرانەوە ئەمانە ئەیوێنن لەرپە ئەکەوێتە گیانیان گەورەترین کاریان ئەمەسە دانشگاه و کتابخانەی فارسی تەکانیانی داگە هەر ئەم قەومی ئیتنیکیانەوە بۆ ئێمەی کورد بووگنۆ مڵۆزم و گیانە ئێمەیان دەرهاورد هەر ئەمانە ئەگەنە حەنێ پسپۆڕۆنێ بەڕاستی ئێرانی ماسەکەنە کیسە وەکو کێ وەکو دارویشە شایگان وەکو کێ وەکو جەهان بەگلو وەکو کێ وەکو ئاخوندزادە وەکو کێ وەکو ئەم ئاغایە سەید جەوادە تەباتەبایی وەکو سادقە زیباکەلام وان نێچیرفانیە بارزانی داوەتی ئەکا بە کوردستانە حەلیم وە لەوحی پێدا و جایزەی پێدا و حەزی پێکا و پس ئەم تۆزیحە لەسەر ئەمە واجب بوو ئەمانەیەشێ بێنجواو بن و زەوانێ یەکگرتو بووگە یا نەبووگە لە بەینە عولەما زاناکان و دانشمەندەکان من وتم گۆرانی یعنی چی؟ یعنی دانایی یعنی ئەو کەسەی دانایی ئەڕانێت زوانە گۆرانی یعنی زوانە داناکان لە نالی و بەوە نووسریاگە تا مەحوی بۆی سە تۆ مەحوی بەرە دەست دانێک و بە زەمانی فەسۆم دەرسی خوێندوێت لە مەحوی تێناگە لە مەحوی ئیتر مەولەوی و بێسارانی پێشکەشی بابا تاهر پێشکەشی تۆ ئاوا ئەزانی متونێکی تر کە دزیاگە لە ئێمە و ئێمە نازانین چۆن دەستکاری کریاگە ڕسم و خەت ئەو ڕسم و خەتی شێخ عەلاءالدین نەقشبەندی سەراجدینی دەستکاری بکە چواردانە حرفی ڕەبتی تیا دەربێرە کاوڕای ئەسفەهانی ئەمڕۆژین فارسیە ئەو فەورەن گشتی ئەدزێ بۆ خۆیەوێتە فارسی وەلێ ئێمە مستەڵەحاتێک کە لە ناوە داناییە بەکارمان برگە و بڕێکی عەرەبیە ئەو ئەیدزێ ئەوێتۆ فارسی وەلێ ئێمە ناوینەوە کوردی ناوینەوە کوردی من تیکەیەک لە مەقالەیەکی سەید جەوادە تەباتەبایی لێ دەم کارم هەست پێی کۆتا 2-3 دقیقە ئەم سەید جەوادە تەباتەباییە جەدیدەن مەکتەبێکی دروست کردگە بە ناوی مەکتەبە تەبریز سەید جەوادە تەباتەبایی هەرو کەسەسەوە ئێرانە بزرگە فەرهەنگی خەریکە تئۆریزە ئەکاوە کردگێسی ئەمەسەوە حەڵقەی دەوروبەری موسا غەنی نژاد و دارودەسەی سوبحانی و ئەوانەی کەوانە دەوروبەریە ئەوەسەوا بووگە بە ئەساس ڕەفتارە کۆرپۆرەیشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی کەوا لە پشت ئەم جەریانە ئەمە ئەوەسە
28 بهمن 98. آقای صحافی بفرمایید. خب مقاله ما و راه تجدد نوشته سید جواد طباطبایی، چاپ شده در مجله کیان در دهه 70، شماره 39. چالش ما با غرب چالشی نادرست و ناکام. گریز از پرسش نشانه نبودن پرسش نیست، بلکه نشانه ناآگاهی ملتی به توان طرح خردمندانه پرسش و پیدا کردن پاسخی به آن است. و سجاد طباطبایی اربابتان و ایو اکثرنتان فارغ التحصیلان دانشگاه پیام نورن، ام آغا تحصیل کرده اروپا و آلمان و فرانسیس و ایسته ایو اگر دکترا اگرن کلاستان بودا انی ارتقاطان با حالیتان بوید آلگرا ایجی نبونه پرسیار عاقلانه و فلسفی درچون لپرسیار دلیل نبون پرسیار نیه، بلکونشان ادا ملت توانی طرحی پرسیاری نیه. پرسیار ملت ناتوانی سؤال دروست که، پرسیار دروست که. پس بزانه دروست کردن پرسیار فرا مهم بو. راپرین و کردوار سربخو نک یک دانه دیان پرسیار گوری فلسفی دروست کرد والا طول تاریخ تا امرو نتانتوانی دروسی کن که حول او پرسیار گوری فلسفیه فلسفه بخلقیت تو درچی لپرسیار جواو نای تو مرتی که کارمند کورپریشن آنوسی ایرانی اما پرسیارک تو ایجی زوان کردی موجوده چیقی با اکی روداری با اکی بچه پر رویت امکانات والا بردسته تریبونیان پیداگه مجلیان پیداگه اگر اونت غیرت بی، اگر اونت شهامت بی، اگر اونت مردانگی تیاوی، اگر اونت صداقت تیاوی تی جواو ادیتو زوان یک گرتوی امت کردی برلوی تو بیجی زوان یک گرتونیه چیوگه. من هم سوالکم طرح کرد، هم نقش و رول جنایتکارانه ایوام در هاورد، هم وتم بو امکارتانه کردگه و بو اصرار اکن که امکار ادامه پیاب کد. پس سی جواد طباطبایی لمقالکه امایوت درچون لپرسیار دلیلی نبونی پرسیار نیه، بلکونشان ادا که ملتک ناتوان لطرحی پرسیار چی فلسفی. ایرانیان همراه با بیشتر شرقیان و دست کم با شرقیان مسلمان در پایان عصر زرین فرهنگ خود توان طرح پرسش را یکسره از دست دادند. ایرانیەکان وەکو تەواوی ئەوانەی شەرق دوای تەواوبوون عەسرە زەڕینە خۆیان، یعنی قەڕنە چوارم تا هەشتم هجری، دوای تەواوبوون عەسرە زەڕینە خۆیان ئیتر نەیانتوانی پرسیار دروستکەن. لە کاتێکا لە زەمانە قەڕنە چوارۆمیشۆ تا هەشتم هیچ پرسیارێکیان دروست نەکرد و نەیان کردگە، ئیتر نەیانتوانی پرسیار دروست بکەن. توضیح کوچیک بدم. ما زمانی که تاریخ اندیشه سیاسی رو میخوندیم به جایی که رسیدیم تأسیس فلسفه در ایران رو صحبت میکردیم و گفتیم که این فلسفه اولین بار از یونان وارد ایران شده و بعد از این که توسط ایرانیان خونده شده توسط فارابی تبدیل به تأسیس فلسفه، هم فلسفه محض و هم فلسفه سیاسی شده. اونجا گفته شد که برای چی اصلا در فلسفه چگونه به وجود اومد. فلسفه پرسش خردگرایانه از بحرانه. فلسفه پرسش خردگرایانه از بحرانه. ام تعریف آقای طباطبایی تانه قبوله دابین یک پرسیار خردگرایانه عاقلانه لقیرانه که تیکوتگن بیجنی بزنم قیران تان چیه.
ئاخە کاورا هەڵگەڕیاوە وتی کورد لە قەیرانە کورە بابەجیان کورد لە قەیران نییە ئەوە تۆی کەوتکیتە قەیران و ڕاپەڕین خستی کتێسیە قەیران سابتی کرد و کارمەندە دەوڵەتە ئێرانیت کارمەندە جوولەکەی سابتی کرد بێت پرسیاری دروست کرد پرسیارە فەلسەفی دروست کرد تۆی دابەرە پرسیارهای بنیادین و تۆ تەوانە جواوت نەبوو نادروسی سەرسپۆردەگیت بە دوژمنم سەرزەمینە دەرکەوت تۆی جاهل ما زمانی که تاریخ اندیشه سیاسی رو میخوندیم به جایی که رسیدیم تأسیس فلسفه در ایران رو صحبت میکردیم و گفتیم که این فلسفه اولین بار از یونان وارد ایران شده و بعد از اینکه توسط ایرانیان خونده شده توسط فارابی تبدیل به تأسیس فلسفه هم فلسفه محض و هم فلسفه سیاسی شده اونجا گفته شد که برای چی اصلا در فلسفه چگونه به وجود اومد فلسفه پرسش خردگرایانه از بحرانه بحرانی اتفاق میفته وقتی که پرسشی از این بحران که چرا این بحران اتفاق افتاد از این بحران پرسش به انواع گوناگون میتونه باشه اگر صرفاً پرسش خردگرا باشه میتونه تبدیل به پرسش فلسفی بشه و از درون اون فلسفه‌ای در میاد و اینجا در حقیقت طباطبایی با شروع کار میخواد به این اشاره کنه که بحران که پیش میومد بحران رو به تعابیر مختلف میشه کرد ئەمانە کە خەریکن قساکەن کەڵە بلمەتە ئەو دەوڵەتنەوە ئێوە نۆکەرینی شیفتەینی بچووک و خانە زادینی ئەمانە ئەوانەنە وا ئێوە فکر ئەکەن ئەگەر ئێمە قاشمان بخواتە ئەم سەرزەمینە دوو تێ هەڵدریاگە بەچکە جوولەکەی ئانوسیە ئاوا ئەتوانی لە بەرامبەر مەتن ڕاپەڕینا بوێسێت ئەو تا ئیستەیشیە یەک پرسیارە جددیە فەلسەفی دەرمۆردە ئێرانیەت و ئێرانی بوونی دروست نەکردەگە چون ئێرانیەت و ئێرانی بوونی جەعل مطلقە عمری ناگاتە 150 ساڵ بە سوورەتە سیستەماتیک تەوەسەتە کۆمپانیە هند شەرقی و دەستگاهە کلیسە و کلیسادارن یاگە تمام السعي وتلاشك أي كان سعي وتلاش الدرون سيستمية دولة إيرانية بو خاطري أويك بتوان قيران كثيفة إنسانية كان واجتماعية كان واقتصادية كان وآبورية كان ككوت كس جيانا أم مردم كردية وابي هويتيان كردقا بيخنجنن درێژی بکەنەوە تا بە فەساد مطلق و نابودی مطلق ئەم مردماگە تۆ ئەگەر و ئەمساڵە سەید جەوادە تەباتەبایی بیان وتایە ئۆکێ ئێمە قەیرانمان هەز ئەم ئێرانە بۆ ناوێتەوە مەملەکەت بۆ لە زەرفە 100 ساڵە ڕابردووە کە بە ڕەزاخان دروست کردیاوە یەکسری موەسساتە بێبن بە پوڵە نەفت و بە یارمەتیە وڵاتانە غەربی دروست کریا خروجیەکەی بووە فەقر بووە نابودی بووە لە یەکترازیان بووە فاحشەگی بووە برسیەتی بووە حاشیە نشینیە لای شارەکان بووە بێکاری بووە خودکوشی بووە ئیعتیاد بووە بێهویەتی بێشوناسی مردمانێکی بێجێگەی بێهویەتی بێناسنامە دروست کردیا بۆ توانی نییە پرسیارە عەسڵیەکە دروست بکە ئێرانی کەس بە کێژن ئێرانی کە تۆ جەهانە ئێرانیت و ئەمە ڕاپەڕین وتی جەهانە متعلقە بەم ئێرانە جەهانێکی بەغایەت چەپەڵ بۆ گەن وە کەسیفە تۆ ئەم ئێرانە چیتیا بۆت ئەوەنە دڵبەستەی چەسپیاگی پێوە بێجگە لە نابودی بێجگە لە فەساد بێجگە لە بێهیوایی بێجگە لە کوشتنە زندگی
کوشتنە خەلاقیەت، کوشتنە ئازادی چی تیاو بۆ تۆ؟ وا تۆ وڵ ناکەی یەک مشت بەچکە دێهاتی بۆ خاتری ئەوەی کە دەوڵەتە ئێرانی حقوقیان پێ ئەدا و کۆرپۆریشنە جەهانیەکان حقوقیان پێ ئەدەن کە کوردی پێنابوت بکەن بووگنە دامچەرمەگە کورد تەحتەناوە ڕەهبەر و نوخبە و تێهەڵدریاگ و تەجاوز پێکریاگەن نوخاڵە و ڕووناکبیر و ڕۆژنامەنووس و تۆخمە شاعیر و تۆخمە فەعالە مەدەنی کەوتەگنە گیانە ئەم مەردەمە یەک مشت بەچکە دەهاتیە بێدایک و باوک بێشەرەف کەوتگنە گیانە مردمە. ئێمە حتا لە سەرزەمینە خۆمان ژیانمانە کرد حتا ئەم کۆرپۆریشنە جوولەکەیە نەهاتبوو نەکەوتو بووینە بحرانە هۆڤیەت و ئێوە لە دروستکردن ئەم بحرانە هۆڤیەتە دەستان بوو من نەسڵە سێوەمە داگیرکاری ئەم سەرزەمینەمە من لەناوە شار ئوردوگاکانیان لەدایک بووم بێ هۆڤیەت بێ شوناس بێ سەرزەمین بێ حافزەی تاریخی و کەوتینە پرسیار عەسڵیکردن لە خۆمان کورد کێس بە کێژن کورد دیگەریە کورد کێس بۆ وامان لێ هات و بە تەبعا ئەمە پرسیارهایەکی تری ئەمیقی فەلسەفی کە تۆ لە خۆتی ئەەکەی و سەعیەکەی جواوی بایتۆ کۆرە کاورای تێهەڵدریاک گەلەکێک کۆپی لە ئێمە بکە بڕۆ جامی کەمەرتیکەی ئەحمەق تۆ لە بەرامبەرە تەفەککورا وێسیاگی تۆ بە ئەژدا و ئابادیشن ناتوانی نزیکی ئەمێ بووی تۆ پرۆسسە ئەقڵ لە زەهنە ئینسانە بە کتێ و خوێندن دروست ناوێت بە کۆپیکردن دروست ناوێت تۆ هەنووز ماگە بە فەهمی قەبارەی ڕاپەڕینوا لە چه سەتحێکە مەتنە ڕاپەڕینوا لە چه سەتحێکە وەلە چون کارمەندی و حقوق ئەگری بابەتە ئەمە وجودت پیا کردگە بابەتە ئەمە ناڕۆیتە دواوە وقاحتت لە حەق حەد گوزەراندەگە ئاغای سەیجەوادە تەباتەبایی ئێژێ ئێمە دوچارە قەیرانە فکرین یەک پرسیارە فەلسەفیمان دروست نەکردگە جەوادە تەباتەبایی ئێژێتی پەدەر سوختە تۆ بگیتۆ عاشق ئێڕان تۆ بگیتۆ نۆکەرە ئێڕان دکتۆر ئارامش دووستار ئێژێت امتناع تەفەکر دەرفەرهەنگ دینی لە زەرفە 2500 ساڵ بەم تاریخە جوولەکە نووسە هەر ئەمانەی وان لە ناوت دڵە ئەمە هاتکنە سەدەرەوە تۆ هاتی ئێرانە کردە خوا بۆ ئێمە بڕاستی و فەرس بگەوە ئێمە دەهاتین و فەرسەکان زۆر ژیرن و ئێمە لا تۆ لادێیت مەرتیکە لەم سەرزەمینە چوون یەک دانە لادێیی بزنە وەکو تۆیان گیر هاوردوتیان تۆ ڕەهبەری ئیمکاناتیان پێدا پوڕیان پێدا تریبونیان پێداوتیان بێ بۆرە ڕەهبەرە مردمە مشتێ بەدبەخت و بێچارەیش لە دەورە خۆت کۆ کردەوە بە خاتر ئیمکاناتێکە لە بەردەستدا و بۆ خاترەوەی کەسێ نەو لە بەرامبەر ئێوە بوێسێ باتەناوە دەمتان ئەمسالە کەریم سەنجابیەکان و ڕەشید یاسمیەکان و عەلی محەممەد ئەفغانەکان و ئەمسالە ئەم نادروسانەیە ئەو مەرتیکەی تێهەڵدریاگە عێراقیە بێشەرەفە بەناوە سەید جەلالەددینە کەزازیە پەدەر سوختە ئەوانە کریان بە زوان ئەمەردەمانە ئێمە و مشتی دێهاتی بەناوە مەلامەچە و مشتی تێهەڵدریاک بەناوە قازی محەممە و مشتی بێوجودە تەجاوز پێکریاک بەناوە قاسملو کریان ڕەهبەرانە مردمە بۆ خاتری وێم سەرزەمینە نابود بێت و هۆڤیەتی بشارێتۆ لە خۆیان نەزانن کێن تۆ سوعال دروسەکەی تۆ مەتن ئەناسی دنیای غەرب بڕاستی زۆ دنیای غەرب بەچی پێشکەوتووە بەچی دنیای غەرب هەرەوەسە تۆ نازانی دەستایڤسکی چی وتکە تۆ نازانی نیچە چی وتکە تێهەڵدریاک تۆ عاشق غەرب و بنیفیتەکەی و مینوژوپەکەی و سەکسەکەی لا کۆڵانێتی وەلە تۆ نازانی دەستایڤسکی هاتووتی ئەم سیستەمە وا خەریکە حرەکەتەکە بەشەریەت نابوو دەکە ئەو بڕاستی جۆرج ئۆروێل ڤائیژێت تەبریکە پێشە ئەی بۆ نافەهمی دەستایڤسکی چی ئێژێ ئەی چۆن تۆوە عاشق غەربی خەریکی گیانە دەردەی بۆ غەرب ئەوەی غەرب کردگێسی
ئەوەی غەرب کردگەسی سڵتە بەر ئینسانەکانەتر ئەم دنیاسە ئستسمارکردن و تاراجکردن سروەتیانە ئەوەی بریتانیا کردی نابودی ئینسان ڕەش لە جامایکا بوو بۆ دروستکردنە شەکەر وەدە لە دەستگرتنە تجارەتە شەکەر بە فەلسەفە دنیای نەخوارد بە تجارەت و انحسارە تجارەت و بە کۆی لە کێشانە ئینسانەکان دنیای خوارد بە فەلسەفە ئەمڕۆ دنیای نەخواردگە بە بانکە جەهانی و سازمانە ملەلە متحید و سندوق بینالمللی پوڵ بە هێزە ناتۆ بە بۆمبە ئەتۆم دنیای خواردگە نە بە لیبرۆلیزم بە لیبرالیزم نەی خواردگە مەرتیکەی ئەحماق ئەمڕۆ بە کالاکەی خەریکە تۆ متحەیرەکە تۆ فکرەکەی لە توولە عمرتا فەرهەنگە نەبووگە نازانی فەرهەنگ چیە وەزانیتە فەرهەنگ یانێ ماشینی فەراری فەرهەنگ یاشە گوشی تەلەفۆن ئەمانە کالا مەرتیکەی تێڵ دریاک وەکو فەرش و گڵیم و گەبە و چەقۆ و هەرچی ئەوانەی کە تۆ ئەمێنی ئێمە دروستمانە کرد بە توولەم تاریخە وا تۆ فکرەکەی فەرهەنگە نەبوو ئەم مەردمی ئێمە وایان پێکردگن وا نازانێت چی ئەکات ئێمە ڕۆژ نیەم 5 ساڵ ئێمە دیبەیتەکەین کاوران وچێتە خوا کوردی قسە بکە بە بەخت کاوە لە چوزانێت نازانێ لەگەڵ کیا دەرکەوتگە نازانێ هاتکە چی گوێ بە ئێمە پابلیک فیلۆسۆفیەکەین چون لە جنسە مەردمین ئەمما کەلاممان لە جنسە کەلامە مەردم نییە کەلامە فاخر ئینسانە کوردی و جەهانە کوردیە ڕۆڵەی گەرەکە لە بەرامبەرم کەلامە بوێسێت تۆ نیەیتە قەوارەیەوەی کە بێ لە بەرامبەری ئەم کەلامە بوێسیت لە مەنزەلەت و شەخسیەتە هیچ بەرتەریەکمان نییە نسبەت بە هیچ تاکێکی کوردی عینە ئەم مەردمە زندگیەکەین بەڵام ئێمە گزارش لە وجود ئینسانە کوردیەکەین مەرتیکەی تێڵ دریاک وا تۆ فکرەکەی نازانم بزنە کوێی هاتکی نسخە بۆ ئەم مەردمە بپێچیت پس تۆ ئەزانیت ئەمانە لە حەولە جەعلێکی گەورەی تاریخی بە یارمەتی ئەربابانە گەورەی خارجیان هاتن کۆرپۆرێشنیان لەسەر ئەم سەرزەمینە ئێمەدانیا کە من لە دیبەیتەکەی دکتۆر سەنجابیە دامنیا کەریمە سەنجابی و تڕەهاتێک کە دکتۆر کەریمە سەنجابی خۆشی نازانیا واقعبێت و چی لێو دو تۆ ئەکەویتە ناوە کامە داستانە بازیهای کۆرپۆرێشنە ئێرانی ئەکەویتە داستانە سەرکوبکردنە عەشایر تەوەسوتە ڕەزاخانە میرپەنجە بەچکە مهتەر کارمەندە نظامە جودۆ کریستیانەتی کوتانە ئێڵات و ئینسانە یاغیە کوردی و کوشتنیان مەرحەلەیە دووەم نابودکردنە تەمەدن و حەزارەتە کوردی بوو و تحتەناوی انقلاب السەفید شا کردیان و لێو دوا حکوومەتە جمهوریە ئیسلامی بە یارمەتیە کۆمەڵە و دموکرات تەختەعەی کرد تەواوی کرد تەواوە کتێوەکانە خاوەرمیانە بخوێننەوە تەواوە متونە قەدیمی بخوێننەوە یەک تەفاوتە گەورە مەوجودە کەلەمەی شار لە گۆرانیە و لە لای ئینسانە کوردی بە یەک نقطەیە تەمەرکۆزە جەمعیەتی نایژن شار بەڵکو بە گۆستەرەیەکی پانی جوغرافیایی لە مراوداتە فەرهەنگی اقتصادی سیاسی ئێژن شار بۆیە شارە هەورامان شارە زور حتا ئەسفەهان درێژە ئەمەسە لە گراسە کە تۆ ئەوێنیت ئەو اتفاقەی وا ئیبنە خەلدون تحتناوە ئینحتاتە فەرهەنگە و ئیمپراتوریەتە ئیسلامی ناوی برد لە کوردەوارە اتفاق نەکەوت ئیبنە خەلدون کەسێک بوو کە بۆ ئەوەڵین بار هات وتی عەسەبیەت لە زندگی شارنشینیە لە بەی نەچێت و ئینسانەکان کە ئەکەونە ناو زندگی شارنشینی شەهامەت و شوجاعەتیان نامێنێت خۆیان و گیان و ماڵی خۆیان ئەدەنە دەسە حاکم
وحاكم باش مدته فاسد أبيت وأن فساد تعميم بيا أكاتنا وجامعة توان الدفاع لخوي نامين يكون شهامتيان نماقا وقشتيان سبارقة سدس حاكم يكي فاسديش براستي وبراحتي لمهاجم يكي ترشكست أخوات ومن لا تشكست خواردك بالشكل فاتحان أخوي درتي أما ابن خلدون وتي بۆیە لەم کوردەوارە ئێمە هیچ وەخت مرکزە تەجەموعیە گەورە دروست نەکریا بەڵکو تەمەدونە کوردی لەسەر هێشتنە ئێلەمانهای قودرەتمەندێ بنمایەی کولتورە کوردی وێسیا و شار و دیاردەی شارنشینی لە کوردەوارە کاملا متفاوت بوو لەگەڵ تەمام دنیا و ئەم فەسادە دروست نەبوو بۆیە ابن خەلدون وتی دوای خلافەت عەباسیان عەرەبە بادیەنشین کە شەهامەتی لەدەستدا بوو کە غیرەتی لەدەستدا بوو و فاسد بوو لە ناوە ژیانە شاریە خلافەت عەباسیانە شمشێرەکەی نیا کۆڵ و دووبارە ڕوێ بیابان بەریدا کە دوای سەلاحەدینە ئەیوبی ئەم دنیای غەربە دوو سلسلەی لەسەر کاغەز بۆ تۆ دروست کردەگە دوو سلسلە لەسەر کاغەز دوای نەمانە سەلاحەدینە ئەیوبی و سلسلەی ئەیوبیان ناگەهان عوسمان بابا پەیاوێ و ێژن ئیمپراتۆری عوسمانی دروست کرد ناگەهان سەفەویان پەیاون و ێژن سلسلەی سەفەوی دروست کرد هیچ کامیان ئاسەوارێکی مادیان لەخوایان نییە ئەم ئیمپراتۆریەتە عەزیمە عوسمانیە یەک مزگەوتی دەستکردی خۆی نییە بەسەر ئەیا سوفیە و بەسەر بەناکانە بیزانتینە قەدیما دانیشتگە هەمان بیزانتینێک کە اختلافێکی عەمیقی تەکی دەستگاهی کاتۆلیک بوو هەمان بیزانتینێک کە پادشاه مرۆڤێنچیە ڕۆمە غەربی دوای دەورانە دارک ئەیجی قبول نەکرد کی غەڵەتی کرد و بەناوە ڕۆم تاجگوزاریەکەی ڕۆم منم و ئەم ڕۆمە غەربیە نابوود بووگە ئەم ئوغدەیە گرتە دەر بەر عەلەیهیان و لە وەهلەیەکە بە ئەجی مەجیلاتەرەرجیەک یەهۆ بیزانتین نەما وارسانی بوونەوە مشتی تورک معلوم نییە لەکوێ هاتن مشتە تورکە بابا معلوم نییە لەکوێ هاتن ئەوە نەیان ئاسارە مادی بەجێ نێشکە لەم حکوومەتیان تا 250 ساڵە گذەشتە تا 250 ساڵە گذەشتە ئەم ئیمپراتۆریەتە سەفەوی یەک دانە پێڵی نییە یەک کاروانسەرای نییە یەک موسەلای نییە معلوم نییە مەردەمە چۆن بوو گەسە شیعە ئەمە کامە ئیمپراتۆریەتە شیعەس وەختی ئەمە اتفاقاتان ئەکەوت سەرزەمینە کوردەوار بحرانە کوردیەتی نەبوو حەزارەت و تەمەدونی لەبین نەچوو بوو تعریف شار فەرقیە کرد و دەستگاهە کوردی دەستگاهە یاریە کوردی حکوومەتیە کرد کە بەرەبەرە لە زەرفە 300 ساڵە ڕابردووە ڕسووخیان تیا کرد انحرافیان تیادا ئەدیانیان دروست کرد شیوخیان تیا دروست کرد تەریقەت و عرفانە ساختەیان تیا دروست کرد و ساختارەکانیان گۆڕی کە خەت بە ئیمڕۆ بووگە جەریانە نابوودیە ومەتە کوردی ئیدامە پەیا ئەکا و ئەمانە تا نابوودیە مطلقە حافزەیە تاریخیە کورد کارەکەن بە تەورە قەتع نابوودیکەن ئەمانە بەشێکی قەومی ئیتنیکیان هێشتە و وتیان بەم بەشە قەومی ئیتنیکیەی کە بە هیچ کوێ ناگا کولەن ئاسەواری کورد پاکەکەینەوە کە وەکو ئاگرە ژیلەمۆی ژێرە خۆڵەکەوان هەڵنەسێتەوە نانزانی هەڵەسێتەوە بۆیە تو ئەوێنی ئەم کوردە ئیتنیکیە کە بەحسیەکەن سنووری مشخص نییە تەوائفی مشخص نییە حەجێکی مشخص نییە مەڵغەمەیەکە لە بینە 4 کۆرپۆریشنە
و ئیمکانی نییە مرد بە ناوی کورد قسە بکە هەر کە تێرن بە ناوی کورد قسە بکە بێدایک و باوکێکی دەستکردی ساختەس لە پڕێک کۆکرگیانە کوڕێک باچکە دێهاتیە کە معلوم نێ لەکوێ دەراتکە بێ ئێرادە بێ دایک و باوک متەوەهم ئەحمەق بێ ئایکیو خەڵکە کوردەوارێشێن پرسیارانە لە خۆی بکات خەڵکە کوردەوارێشێ بزانێت ئەگەر ئەمە وەزعەکەس هەتا ئەڕوا خراپتر ئەوێت هەتا ئەڕوا کاولتر ئەون هەتا ئەڕوا نابووترتان ئەکات هەتا ئەڕوا بێدەسەڵاتترتان ئەکات و ئەوە هەدەفێک بوو کە ئێمە بەحسمان کرد چۆنە یەک پرسیارە فەلسەفی لەم سەرزەمینە ئێرانە دروست ناوێ لە خۆیان بپرسن ئێران کێس بە عنوانە بەدیهیات بە عنوانە واقعیەت قبوڵیان کردگە لە کاتێکە جەعلە مطلقە بۆیە براکەم تۆ چۆن گەرەکتە ئینقلاب بکەیت لەم سەرزەمینە ئێمە لە بەرامبەرە کیاوێسی نەتیجەی ئەم فەساد و ئینقیاد و نابودی و برسیەتی و کاولی و بێشوناسی و بێشناسنامەیی و بێجێگەی کێس چییە چی عاملێسی عەلی خامنەئی تۆ ئەڕۆیتە بێ دانیشی خاستریەکەی تۆ بەچی بە ئێڕانیەت بە نظام سڵتەی بەچی چاکیەکەی تۆ عەلی خامنەئی لاوە یەکێکی تر دانێ کێ دانی حەمەڕەزای پالەوی تۆ دانیشت دەجێگەی ئەوە نەبوو مەسعود بارزانی و جەلالە تاڵەبانی هات خەڵکە کوردەوار نابوو تر بوو فاسدتر بوو بێ ئێرادەتر بوو تعەدایان پێکرد تەجاوزیان پێکرد تەوهینیان پێکرد تەحقیریان کرد برسیان کرد واداریان بە خۆفرۆشی کرد مەگەر ئەوە نەبوو مەگەر ئەوە نییە تۆی وێنیت چۆن تۆ دروست ئەوی بەختەوەر ئەوی لە کاتێکا پرسیارە عەمیقە لە خۆت دەکردگە تۆکەی ئێمە حەتا وایان پێ نەکردین حەتا واردە مەرحەلەیە سیستەماتیک نەبووین حەتا ئەم اتفاقە نەکەوت بوحرانە کوردبوون دروست نەبوو بوحران دروست ئەوەیە کە تۆ پرسیارە فەلسەفی ئەەکەی بۆ بوحرانەکە تۆ ناتئەدی نەدەزانی چیت پێەکەن تەوتە لە دوای تەوتە بەرنامە لە دوای بەرنامە لە دوای بەرنامە کەسانیان بۆ تۆ دروست ئەکرد حیزبیان بۆ تۆ دروست ئەکرد ڕەهبەریان بۆ تۆ دروست ئەکرد دەم چەرمگ و دەم ڕاستیان بۆ تۆ دروست ئەکرد ئایستە بچۆ حیزبیان دروست کردگە بۆ لۆڕەکان حزبیان دروست کردگە بۆ بەختیاری حزبیان دروست کردگە بە ناوی کاسپیان بۆ گیلەکیەکان خۆیان دروستیان کردگە تەرحەکەی ئێرانە گەورەی فەرهەنگی و جێنشینەکەی خامنەییە خۆیان دروستیان کردگە بۆیە ناڵن تۆ لەحزەیە فکر بکەیتەوە لەحزەیە بڕۆیت و لە کونجێکا دانیشی بپرسی لە خۆت من کێم من ئەم گشتە عیداوەتەم بۆ ئەکرێت بەرعەلەی من بۆ وام پێ ئەکەن من بۆ بێدەسەڵاتم من بۆ خەسیاگم من بۆ گزارشم لە خۆم نییە من بۆ بێهۆڤیەتم من بۆ ئەحساسە حقارەت ئەەکەم بەچی حەقیرمیان کردگە ئەوە لە خۆم بچووکەوێنم ئەوەنە لە ساحەتە ئینسانیم داوەزیگەم چۆن ئەمانە ناوێت تۆ پرسیار بۆیەوە چون نەیان هێش پرسیارە بۆ دروست بێت بە قەوڵە خۆیانێژە پشتە هەمەندازیان کرد هەر جاڕویان کرد و کردیانە ژێرە فەرشەکە تۆ نەیوێنیت تۆ نەزانیت دەرگیرتیان کرد لە هەرچی حەوزەس خۆت نازانی ڕاپەڕین چنان میزانە کاولکاریەکە فرز نازانێت لەکوێ دەسی بۆ بوات ئەوە خەڵکی ئێمە لە حەلیمی کوردەوارەوە خەریکە حەلیمە کوردستان و خەریکە هەڵە قرچێتەوە بەرەو نابودیە مطلق ئەچێت فریانەکەوین دانە بە دانە ساحەت ئینسانەکان خەریکە نابوودەوێ فریاناکەوین لە سیاست فریاکەوین لە تەحلیل سیاسی فریاکەوین لە دروستکردنە ئەقلیەتە سیاسی فریاکەوین لە دانانە مەتن فریاکەوین لە هۆنینەوەی فەلسەفەی کوردی فریاکەوین لە کامەیە ئێمە فریاکەوین ئەم دقیقە من تەکەیەوە قسە ئەکەم لە وەختە خصوصیە خۆم تەکە خانەوادەمە دوای کار بڕیگمە نەچووگمۆ ماڵ بە لەباسە کار هات کە قسە ئەکەم چۆن ئەمانە ناوێت تۆ پرسیار براکەم ئەوانەی وانە حەلیمە کوردستانە ئەوانەتان دانشجوون وانە دانشگا و زانکووە تۆ ئێشێ دەر بە دەر بە شوێنە پرسیارێکی وا بگەڕێی
چۆن ئەمانە ناوێت تۆ پرسیار بۆ تۆ چۆن ئەمانە ناوێت تۆ مەتریاڵە دەستە تۆ بچیت لەسەریا تێ بفکری فکر بکەیت تۆ چۆن تۆ یەکێ لەم پرسیارانە ناکەیتە مەقالەیە ناکێتە وتارێک ئەی چۆن گەرە کەسی تەفەکر لە کۆمەڵگای تۆ تەکان بخوا تۆ کەی گەرەکتە هەڵسی تۆ تەکان بخۆی کامەسە قەیران تۆ فکری لێەکەی تۆ تووشی بووگیت تۆ قەیران هەست ئەسڵان سەی جەوادە تەباتەبایی ێژی ئێران قەیرانی هەست تەفەکوری تیا نەکریاگە ئەندێشەی سیاسی پۆلتیکاڵ تات پۆلتیکاڵ ئایدیا مەوجود نییە پرسیار فەلسەفی مەوجود نییە ئەوە ئێژێ بۆ کۆرپۆریشنە ئێرانی تۆ چۆن فکرەکەی ئێرانی ئەربابە دنیاست زیرەکترین ئینسانە دنیاست باوکم پێی وتم ئەگەر فارس هەنجوێنت پێ ئەداوە ژاری تێکرد باوکە ئەحمەق بوو خۆتیش ئەحمەقی مەرتی کە ئەحمەق تۆ ئەمانەکەیتە سەنەت ملەتێکی نەبووک بکەیتە بووک بەسەر ئێمەوە حقارەت و دێهاتی بوون و دواکەوتوو بوون و ئەحمەق بوون خۆت بە ئێمە سابت بکەی و بیکەیتە ناو زەهنە ئێمە کە ئێمە ناتەوانین کە تۆ ڕەهبەرمانی ئەمە تۆی وایتە داخم ئێمە چۆنوین وتی ئەمە جوانیتە خۆر وەسەر پیری ئەمە تۆ ڕاهبەری ئەمە وەزعەتە خۆر وەسەر مەردمەکە وا نافەهمێ مەردمە عەوامە چۆنە فقط لە ناو ئێمەی ئومەتی کوردیە هەرکە فاسدە هەرکە بێشەرەفە هەرکە بێکەرامەتە هەرکە بێعەقڵە هەرکە ئایکیوە لە خوارەوێتۆ ڕاهبەر چۆنە لەم مەملەکەتە کەسێک دەروە شوێنی زاناییان ناگەڕێت ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ سەدان پرسیاری دروست کردگە چۆنە ئەم مردمەی کە گشتی دانیشتجووە و زانکۆ ئەچێت و ئەخوێنێت تەوانێەوە ها بە شوێنی وانێ و ڕووناکات دەنگەکانە ئێمە بڵاوکات و بیبیسێت ئەسڵەن براکەم بێ لەوانە ئێمە کاولکاری بکەین بۆ نایە بفەهمی ئەم کاولکاریە چی شکلیە بەرمان پێ بگریت پس تۆ ئەوێنیت ئەم جامعەکە دروستکریاگە بە مەنزوور دروستکریاگەکە وای پێ بکەن ئێمە فەلسەفەی ئینقلابی خۆمان و جەهانە کوردیمان هاوڕگەسە ناوە کەفە خیابان ناوە دڵە مەردمە خۆمان ئەو مەردمەی وا سیستەماتیک خەریکن نابودی ئەکەن کە ئەم مەردمە حیا بێت و ئەزنەک بالەزەر چۆکی خۆی بوێسێت بۆیە دانە بە دانە ئەم دیبەیتانە ئێمە یکەین بە قەست و بە مەنزورە تێگەیشتنە ئێوە لە بنەماکانە تەفەکر و فەلسەفەی کوردیەت خۆتانە کە ئێوە بە ئەمانە دەست پێکەن تۆ تا پرسیارە عەمیق نەکەی پەی بە جنایەت ناوەی پەی بە میزانە نابودی ناوەی بە ڕزگاری ناگەی تۆ تا لە پرسیار و دەست پێ نەکەی ناگەی ئیسە تۆ فکرەکەی کێ هەڵدریاگەکانە کۆرپۆریشنە ئێرانی لە بەرامبەر ئێمە قەرار بگرن ئەتوانن دەموا بکەن بە سەوادیان ئێمە پرسیارە فەلسەفیمان دروست کردگە فەلسەفەی کوردیشمان دروست کردگە ئەو ئەتوانێ بێ لە ئێمە پرسیار کات لە قەوارەی هەست بێ دەمکارە بکات بارە ئێمە تەکمیلیەک بوو بە دیبەیتەکانە ڕابردوو تا مشەخەسەن مەوزوعەکە بکرێتەوە بۆ ئێوە واز بێت کە ئەمانە لەسەر چی بوون لەسەر چی دانریان ئێران بە معنای سەرزەمین نەمەوجود بووگە نەهەس تا قەرنە بیستومیش نەبووگە بە دەستگاهە پرۆپاگاندای پەهلەوی دروست ئەکرێ ئیران زەمین مەرتیکەی ئەحمەق مەرتیکەی کڵاوبەردار لە حافزەی تاریخی حەج کەسێکانە و گەمانە ناشارێنەوە تۆ خۆ دەکەیتە گێل لەمانە
لا ئەو ئەشێوێ لێمان و حقوقەکەمان ئەشێوێت و مەدرەکەکەی دانشگای پەیامە نورم ئەف ئەشێوێت و یاڵقوزابادم ئەشێوێت و ئیتر پێم نایژن پسپۆڕۆ ئیتر پێم نایژن دکتۆر و معاشەکەمەش تۆ ئەگەر باسەواد وایێتە وەکو من وەکو ڕاستە چڵکنەکەی سەرکار تۆ ئاهاتی دانیشتی سەوادێ پێ بووایە احتیاج بۆ کتێبخانە لە پشتە سەرەنەوە بە تایتڵ نەبوو ئەوە من لە ئەوەڵە ئەم دیبەیتەوە بە تۆنە دەنگێکی بەرز دەیتان بۆ تۆ فڕەداتە ئەم دەقیقە دەی تۆ پیاگی بێ یەک جملە قسە بکە دەمە نەپێچێتەوە یەکەوە تۆ بە مەدرەکە دکتۆرەکەی تو کتێبخانەکەی پشتە سەرە کەسایەتی ئاکادمیک ئەوەنە کە تۆ یەک پرسیار دروستکە کە دروستکردنی یەک پرسیار ئاغازە زایش ئینسانێکە و میلەتێکە یەک پرسیار کە ئێمە بە دەیان پرسیارە فەلسەفیمان دروست کرد بە تۆ گەرەکتە بەم قوارە لە بەرامبەر ئەم شۆڕشە بیوێسی ئەم شۆڕشە ئەربابتان نابوو دەکەن نە تۆیتی ئاڵدریاک بێ سابەتی بکە تۆ ئێشێ بێژی زەوانی یەکگرتو چی بووکە زەوانی کوردی مەرتیکەی کڵاو بەردار زەوانی کوردی و پێ ناسمانە و شو ناسمانە گەورەترین چشتمانە پەدەر سوختەی کڵاو بەردارە دەهاتی تۆ لە خوێڕیت لە خۆفرۆشی لە بێناموسی لە گەوادی پێناسەی زەوانێ ئەەکەی زەوانێ ئەپارێزی پەدەر سوختە بۆ ئەوەڵین بار لە تاریخی جەهانە من ڕۆمانم هاوردە حەوزەی مبارزاتە سیاسی من هاوردم من مارسەل پرۆستم هاوردگەسە حەوزەی مبارزاتە سیاسی من داسایۆفسکیم هاوردگەسە حەوزەی مبارزاتە سیاسی بۆڵگاکۆفم هاوردگە ناباکۆفم هاوردگە مارکەزم هاوردگە تۆ ئەزانی ڕۆمان چیە تۆ وەتەزانی بامدادە خمارە ڕۆمان بخوێنی تۆ ڕاستی عاشق بگۆ عاشق بگۆ ئاخرین هەنارە دنیا قەپی پیا بگەم مارتیکەیتی هەڵدریاک گەشتی کەوتکەس و خاترات تعریفکردنەوە مارتیکە ئێتلاعاتی ئەمە جەهانە حەقیقەتە کوردیە تۆ حاڕیتە لە بەرامبەرە کیاوێ سیاگی تۆ ئەزانی لە بەرامبەر کامە نیروێ سیاگی تۆ ئەربابەکە زات ناکە نزیکەمە بێتۆ ئەربابە جوولەکە ئانووسیەکەت زات ناکە دەمکاتۆ بچۆ ئەربابەکانە بێرە بچۆ سادق زیباکەلام بێرە سەی جواد تەباتەبایی من ئێرانە بزرگی فەرهەنگی ئاغایە سەی جەوادە تەباتەبایم هاورد هەڵم تەکان تۆ ئەزەزانی ئێرانە بزرگە فەرهەنگی چییە باسە چی ئەکا ئەندێشەیە سیاسی لە خاجە نەسریدن نەتووسیەوە دەست پێەکە ما تئۆریزە نەکردیم خلافەت ڕۆ ماهوەردی بود خلافەت ڕۆ تئۆریزە کرد ماهوەردی کرد خاجە نەسریدن نەتووسی نامەیە تەنسەر تو هەرە دەزانی ئێرانە بزرگە فەرهەنگی یعنی چی تو هەرە زانی کاورا دەمەکاتۆ چی ئێژێ تا بفەهمی هەدەفی چییە من باسن نۆربرت ئەلیاسم کرد بعد هاتم لە کۆمەڵگای کوردەوارە باسم بۆت کرد قودرەت چۆنە مشەخەسەن یەک نمونەم دەرمەوردە ژنان بۆ تۆ بەحس کرد چون کاپیم کرد لە نۆربەرت ئەلیاس بەڕاستی و دوورکای ماژێت و دوورکای ماژ کۆرە بابای من لە کوردەوار بووگین خواردکە ئەحمەق بۆ چوە ڕشتەی علومە ئینسانی بە سەهمی مەناتقە مەحروم چووکیتە ناو دانشگای پەیامەنور مارتیکەی کڵاو بەردار تۆ نۆخبەی تۆ بێ یەک ڕۆمان بخوێنەوە کۆرە ڕۆمان پێشکەشە دێڕە شعر بخوێنەوە بە من بێژە ئەم دێڕە شعرە چۆن ئێژێوە وەسفیکە خروجیەکەی بووگەس و ئام کوردەوارە کاولە کە تۆ ئەوێنی بەدەست ئێمانە کە من مشەخەسەن بە مەسادیقی تێمە سەری تا بزانیەوە خەڵکی قارەمانی ئێمە کێها لە تەوان خستگنی
تا بزانێ و خەڵکی ئێمە بۆ ئاوا عەددەیە فاسدە بێتەوان کەوتگنە گیانیان و نابودیانەکەن و خەسیاگن و بەچی خەسیاگن بۆ ناتوانین سەرزەمینەکانە خۆمان بێرینەوە کەرامەتە خۆمان بێرینەوە چون مەجالیان نەدا فکرکەینەوە مەجالیان نەدا پرسیار دروستکەین مەجالیان نەدا بمباران کریان بە دەستگاهە میدیایی بمباران کریان بە شەخسیەت سازی بە نەهات سازی بە سازمان سازی بە حیزب سازی بە کەسایەتی سازی بمباران کریان بە جەعل و بە متون و بە کتا و بە وەرەقە و بە مەجەلە سازی ئێمە بمباران کریان بۆیە وایان پێکردین ئەنا ئەو مەردمە یەک ڕەهبەری پەیدا کرد و لە داوە ئەم نابودیە دەرچوو هیچ هێزێ لەم دنیا ناتوانێ بەرامبەری بیوێسێت هەرچی چتە مەردمە کوشتیان کورە بە نادیاموراد بە نادیاموراد ئەم کوردیانە کردە فاحشە ئەم کوردە قارەمانە ئەم کوردە شۆڕشگێڕە ئەم کوردە شمشێرکێشە ئەم کوردە پاڵەوانە یاخیە بە حیکە لە نادیاموراد کردیانە تەجاوز بێکریاک بایکە لە پێشمەرگەی گریاگە کەرکووک کردیانە خەسیاک تێ هەڵدریاک بە مشتی ئەحمەق بە ناوی سیاسەتمەدار کردیانە هەمیشە شکست خواردک جاهل ئەحمەق و کورد کەرە بەڕاستی و فەرس فێڵزانە کورە تۆکەری ئەژداد کەر تۆکەری ڕەهبەرەکەت کەرە باوکت کەرە تو خود ئەحمەقی تۆ نانیان پێت داگی بێم قسانە بکەی کورە من سابتم کرد کاورای بە ئیستلاح کۆرپۆرێشنە ئێرانی ئێژت کەلەمەی ئێران متەئەخرەوە غەربی دروستیان کردگە من دەلیلەکەم دوێکە خوێند و نامەیەک کە ئێران نووساگێ بە سازمانە ملەلە متحید خوێندمەوە وایستە دەرکەوتکە و ئێوەش حەزەکەن بەم ناوە و خۆتانیش باسیەکەن و ئێمەش ترم ناوای نەقەی خۆمانە و هەندی خۆمانەوە و چراغی کە بەخانەس ڕەواز بە مەسجد حەرام است مەرتیکەی بێسەوادە بە نایە مەلامەچەی بارزانانی هەڵەگەڕێتەوە لە هەرکوێ کورت هەز ئەوەی ئێرانە تۆ خەیلی قەڵەتە کرد پدەر سوختە تو خەیلی بێجات کرد قسەی واتە کرد تو کی قاسم نما ئیرۆنی هەستیم دنیای غەرب بە ئاشتی دنیای نەگرت بە ئیستسمار گرتی بە نیروی ئەستەعمارگەر گرتی بە ئنجیلەکەی دەسی گرتی بە تفەنگ گرتی بەمانە گرتی ئاشەتی ئەمە تەکمیل کۆنەندەی دوو دیبەیتەکەی قەبلی بوو ئومیدوارم مەسائلێکی مبهم کە تیا بوو ڕەفع ئەفهامی تیا کریا بێت یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بۆ دەفع تەوتەئەیە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە جوولەکەی ئانووسی بۆ دەفع تەوتەئەیە ساختنە ملەتە فارسی و زوانە فارسی ڕسم و خەتەکەی ئەژدادتان بێرنەوە ئەم قاڵا و ئەوانە فڕە بدەن بە ڕسم و خەتەکەی ئەژدادتان بنووسن بە زوانە گۆرانیەکە بنووسن ئێمە زوانە کوردیمان نییە تۆ یا جافی یا لوڕی یا لەکی یا هەورامیت یا بادینیت یا زازاکی زەوانێ کوردیمان نیە یا گیلەکی یا بەلوچی کە نووسامان بە گۆرانیە نووسین دایەوە خۆش